بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکی تر لە ساڵی نوێ و ساڵی 1446 کۆچی بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام. خۆشەویستان، ساڵی نوێی ئێمە لە حەقیقەتە ساڵی کۆچیە. هەموو زیندوێتی و هەموو وانە گرنگەکانی ژیانمان لە سیرەت و ژیان نامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵەگۆزی. چ شتێکمان هەیە لە ژیانە وەکو موسڵمانی دیندار و مولتەزیم و ڕوو لە خوا بە دوای ئەوە نەگەڕین کە بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم حرەکەت و جوڵەی ژیانیا، لە خەوتنیا، لە هەڵسانیا، لە نان خواردنیا، لە جێبەجێکردنی واجباتەکانی ژیان و لە بەڕێکردنی هەموو چالاکیەکانی ژیان، ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی کردووە تاوەکو ئێمە شەوە بکەین؟ خۆشحاڵ بین بەوەی کە زۆربەی زۆری سنەتەکانی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین. بەختەوەری دنیا ئەبین و بەختەوەری قیامەتیش چاوەڕوانەکەین لە جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەبەرەوە ساڵی کۆچی ساڵێکی زیندووە. ساڵە و گەڕی ساڵی کۆچی بەڕاستی زۆر زیندووە لە ژیانی موسڵمانە. بۆیە پیرۆستان بێت سەری ساڵی کۆچی و ئەم بەرنامە نوێی ئێمە کە باس لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دەرس و وانە گرنگەکان لە ژیان نامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە هیجرەتی ڕەسوول الله بۆ شاری مەدینەی پیرۆز صلی الله عليه وسلم، هەندێک لە دەرس و وانەکان باسەکەین و ڕەبتێکەینەوە و بەم واقعەی ژیانی خۆمان، بەو واقعەی کە میلەتەکەمان پیایە تێپەڕی. مادەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیجرەتی کردووە، ناڕەحەتی بینیوە، سزای قوڕەیشیەکانی بینیوە، میلەتی ئێمەش بە هەمان شێوە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە سەردەمە تاریکەکانی بەعسا هەمان ناڕەحەتیمان بینیوە و هەمان ناخۆشی ڕووی لە ژیانی ئەم میلەتەمان کردووە کە سوپاس بخوای گەورە ئێستا تێمان پەڕانوە و ئەو ژیانەمان بەرەو زۆر باشتر ڕۆشتووە. فەرمون ئەڵقەی ئەم جارەمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم الدين. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم، وتب علينا إنك أنت التواب الرحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. خۆشەویستان و ئازیزانم، سڵاوی خوای گەورەتان لێبێت. سەرەتا داواکەم لە خوای گەورە ئەم یادە پیرۆزە، ئەم یادە مەزنام کە یادی کۆچی پێغەمبەر و هاوڵانە، سەلام و ڕەحمەتی خوایان لەسەر بێ، لە شاری مەککەی پیرۆزەوە بۆ شاری مەدینەی منەوەرە، پیرۆزبایی لە هەموو ئیمانداران و مسڵمانانی سەرزەوی بەگشتی و مسڵمانانی کوردستان بە تایبەتی ئەەکەم. داواکەم لە خوای گەورە کە ئەم یادە بکاتە وەرچەرخانێک لە سەرکەوتنی مسڵمانان و بە تایبەتی لە مسڵمانانی غەزە بەسەر دوژمنەکانیان لە جوولەکە و لە ئەمریکا و لە هاوپەیمان و لە عەرەبە منافقەکان کە هەمویان جەنگێکیان ڕاگەاندووە دژی ئیمانداران و دژی مسڵمانان. بەڕاستی هەر کەسە لە گۆشەنیگای خۆیەوە باز لە کۆچ ئەکا، باز دەم یادە مەزنە ئەکا. هەندێک لە لەوانی کە باز لە کۆچ ئەکەن، باز لە بوعدە مێژوویەکەیەکەن کە لە دوای 13 ساڵ لە ئازاردان، 13 ساڵ لە ستەمکردن، 13 ساڵ لە قەتیسکردن و خنکاندنی ئازادی لە شاری مەککە بەرامبەر بە ئیمانداران و بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، هەندێک لەم ڕووە مێژوویەوە، لەم بوعدە مێژوویەوە باسی ئەکەن. بەڵام ئەوەی گرنگ بێ لەم بابەتەیە، لەم یادە پیرۆزەیە کە ئێمە باسی کەین، بریتێ لە فەلسەفەی کۆچ، بریتێ لەوەی کە کۆچ بۆ بوو، سەبەبەکانی کۆچی بوو، ئامانجەکانی کۆچی بوو. کۆچ بۆ کرا بە سەری ساڵی مسڵمانان، وەکو چۆن سەری ساڵی کوردیمان هەیە، سەری ساڵی زاینیمان هەیە، سەری ساڵی عیبری جوولەکەکانمان هەیە. بۆ مەسەلەی کۆچ کرا بە سەری ساڵی یەکەم ساڵی ئیمانداران لە سەردەمی ئیمامی عومەرە.
ئەم کۆچە مەزنەکەی لەوە بوو ئەزیزەکان کە هەموو شتێکتیا بەشدار بوو. یعنی بۆ نمونە لە دایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دایکبوونی شەخصێکە کە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. مەسەلەی ئیسرا و میعراج پێغەمبەری خوایە بە نوێنەرایەتی جوبرەئیل میوانداریەکی زۆر مەزنی بۆ ئەکرێ و ئەچێ بۆ ئاسمان بۆ لای خوای گەورە. بەڵام مەسەلەی کۆچ دار و بەرد و ئەرز و ئاسمان و تەواوی ئافرەت و مشریک و هەموو کەسێکتیا بەشدارە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. بۆ یەکێک لە فەلسەفەکانی کۆچ ئەوەیە کە هەموو شتێکتیا بەشدارە، ئەشکەوتیا بەشدارە، ئەشکەوت دەچێتە قورئانەوە کە خوای گەورە فەرمێ ئیذ هوما فی الغار، غارەکە چۆتە قورئانەوە چونکە ئەشکەوتەکە بەشدارە. وأيده بجنود لم تروها، کۆمەڵە جوندی بەشدارە کە ئێمە نانبینین. کافر بەشدارە کە ڕێنمایی پێغەمبەر و ئەبوبەکر ئەکا بەرە و شاری مەدینە، شوان بەشدارە، ئافرەت بەشدارە، یعنی سەحابی هەمووی بەشدارە. وە کۆچ مەسەلەی جیاکەرەوە بوو، مەسەلەی فاسیل بوو لە بینی کافر و لە بینی مسلمانە. ئەوەی ئیمانداری تەواو بوو ڕۆی بۆ مەدینە، ئەوەشی کە مشریک بوو خۆی یەکلا کردبەوە لە شاری مەکەمایەوە. بۆ یەکێک لە فەلسەفەکانی کۆچ بریتی بوو لەوەی کە هەموو شتێکتیا بەشدار و بۆیە ئەوەندە مەزنە و بۆیە لە قورئانە خوای گەورە باسی کردووە. کۆچی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەمووی نور و ڕەحمەت و بەرەکەت بوو. ئەومان دی کە لە کاتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچی کرد ئەو ئیمامی عەلیدانە ئەو هەموو ئەمانەتی ئەو زاڵمانی لا بوو، هەموویان زاڵم بوون کە دژ بە پێغەمبەریان چەوسان و عەزیزیاندا هەموو ئەمانەتی تەسلیم کردن. ئینجا دوای ئەوەش کە کاتێک خۆی چوو بۆ ئەشکەوتی حەرا لەوێ مایەوە نەچوو لەگەڵ مسلمانە، هەموو مسلمان نات خۆی لە زەحمەت و ئێش و ئازارەکەمە دوایمین کەس ئەو خۆی ڕۆشت. ئەو بوو دوای ئەوش چەند سەحابیی کەشما بوون هاتن، ئەمە ژیانی ئەو پیاوە. یعنی بڵێم خوای گەورە ئەکا فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین، بەڕاستی پڕ بە پێسیتی، بەڕاستی هەموو ڕەحمەت بوو بەرەکەت و سۆز و خۆشەویست بۆ هەموو جیهانیان، بۆ کافر و مسلمان، بۆ حتا بۆ گیاندار. لە سۆلەکەی کۆ بیگرە تا کولێ تا ئینسانی هەمووی ئیسراحەتی کرد لە سایە و سێبەری ئەو کەڵە پیاوی مێژوو. لەبەرەوە نمونی ئەو پیاوە ئەگەر ئێمە باسی بکەین مامۆستا وەڵڵاهی سە من سیرەکە بێنە بیخوێنمەوە لەوانەیە باش نەزانین بخوێن. حەت ئەوەنە زۆرە، ئەوەنە ژیانی مبارەکی زۆرە، نازانی لە چ بکون و خوشببینەکۆ لە هەر چی شتێکەوە باسی بکەی ئەمە مێژوو ئەو پیاوە. ئەو پیاوەش مامۆستا شتێکی کەشە لەسەر ئەو کابرای جوولەکە کە ژیاننامەی هەموو زاناکای نووسیەوە. یعنی ها دەیدی بە ناوێ گەڕا و چۆن ئەڵێ مەتەڵەی کرد و ئەمانی کرد، غیرەتی بەخۆی جورئەتی نەکرد یەک کەسی کە دابنێ بە یەکەم هات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بوو ینی محاسبەیان کردوتان تۆ چۆن جوولەکەیت و ئەوە دینی ئێمە نییە. ئەو وتی بەدەست من نییە، ئەم پیاوە کەڵە پیاوی مێژووە، ئەم پیاوە مرۆڤایەتی چەسپان، ئەم پیاوە عەدالەت و خۆشی و ژیانی هەردوو دنیا لەم پیاوە بەرجەسە، بەدەست من نییە، ئەبێ من بیکەم. ینی مامۆستا کابرایەک دژ بە دینەکەی بێ، کابرا تا ئەم حەدەش جوولەکە خۆمان نەزانی خەریکی چین، لەبەرەوە بێئینسافی نەکرد یەکەمەکەی دا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمەی مسلمان لەکوێوە باسی بکەین؟ من باسی هیجرەتی بۆ بکەم، ئەوە بوو ئەو دوو قەبیلەیە چەند دژ بە یەک بوون سوڵحی کردن، ئەوە بوو ئەنسار و مهاجرینی کرد بە برایی یەک، ئەوە بوو ینی مامۆستا لەبەرەوە ینی من گریانمێ بۆ حاڵی خۆم یەکێکی وەک من گوناهبار بێم باسی ژیانی پێغەمبەرکەم صلی الله علیه وسلم. شێخ محەممەدێکمان هەبوو، چوار کوڕی هەبوو، شێخ محەممەد شێخ ڕەسوول جانە بژەبین، هەر چوار کوڕەکەن چوونە دیوی گەرمالیەوە سەلامەت بن، هەر چوارەکەی ئەنفال بوو. وەڵڵاهی بڕوانەکەم حسابی مناڵێکیان بۆ کرد، هەر چوار کوڕەکەی پیاچ و ئەو پیاوە هەتا ئەو ڕۆژەی خۆی و خێزانی ئەیاندار دەرگاکە کچەکەوتی لە ماڵی ئەمە بوون کە ئەیاندار دەرگاکەی و ئەحەلاوی گێڕاکە بەشکم یا تەها بێ یا حسێن بێ ئەحمەد بێ محمەدێکیان بێ دەرگاکەمان لێ بکەن، هەر چاوێکم پیان کرد سەریان نایەوە. ئەوان ڕەنجاندا و ئەوان بوون بە قوربانی، ئەمانە هاتوون دەشت کە ئیسەی بینی چیەکەن بە میلەت. ئەمە ئەنفال. کۆڕەوەکەشمان دی وەڵڵاهی مامۆستا من پیاوێک بۆی گەڕامەوتی ژنێک مناڵێکی بوو، مناڵەکەی دوانسیانێکی کەشیە بوو، وتی وەڵحاصلی کەلام کە مناڵەکەی بوو مناڵ ئەمانێکە ئەوی جێڵە، ئەوی جێڵە سبحان الله. ینی ئەمە زۆر ئەمە بەڕاستکاتاتی دڵتەزێنە بەس ئەشی گەڕمەوە بەبەسم لەینە. وتی ئەوەی جێڵە قەدەری ڕۆی دایکەکە ڕۆی لە بنبەرێکە داینە وەڵاخی جێ بۆی نەڕۆی، ئەمانیکە هەموو وردور بەدەستیەوە کۆڵێکی پێ بۆمانە. وتی مناڵەکەی جێڵە ڕۆی، مناڵەکەی جێڵە ساڵ هات و ساڵ ڕۆی، ئەم مناڵە کچ بوو کە جێڵە، کچ بوو کە جێڵە دوایەکە هاتنەوە و ئیتر
زۆر ئەم ماڵە تەبەن فەقیر بوون دەستیان کورد بوو کرێکی بوون کوڕێکیان نەبوو کوڕەکان تە پێگەی وەختیژوون دایکە داوای ئەو کچەم بوو کچەکەی کتێ بەخێوی کرد جا ئەماوەسا ئەمە لێرە حکمەتەکە چۆن دەرەکەوی ئینسان شتی وا کارەسەر ڕۆدە لەسەر دەستیامان وتی کچەکە وتی ڕۆڵە گیان ئێمە چۆن ئێمە بابایکی فەقیر و ژیانیان خۆش و دەوڵەمەند و کوڕم ئێمە نای ڕوومەن وتی دایکە تۆ بچۆ بەخوا حەدەڵکم خواکە بمەندی والحاصل چوو کچەکەیان داپی کچەکەیان داپی ئەم ژن و پیاوە قەدەری خوا مناڵە نەبووە ئەم کچیان هێنابوو کە لەوێ هێنابووە کچەکەیان گەورە کرد بۆمانە داهان پێ ئەمانە ئیتر ڕۆژێکیان دایکەکە باسی هینەکەن و کۆڕە و ناڕەحەتی و ئەڵێ وەڵا ئێمە ئەم مناڵەمان خۆمان نی ئەم کچ ئەڵەکی ئەڵێ وەڵا لە فڵان شوێنەوەمانە ئیتر لەو ژێر بەردا دۆزیمان و خزمەتمان کرد ئەم کچە جوانی دەدەچوو ئەڵێ دایکەکەی ئەڵێ با کوڕەکە نەزانێت بە کوڕەکە ناڵێ ئەڵێ تۆ چۆن ئەڵێ با ڕۆژێک بۆ نەچین ئەو شوێن مۆقعات ببین کە ئەسڵی مۆمەنتەکە لەوێنە لەو مەتەقەی شاربەژێرە بەخوا نازانم یاریەکەم بیچۆ ئەڵێ وەڵایی لەبن ئەم تاوێر و بەردەیا بوو عشق بەکاری خۆیان هێن و ئەمانەوەی هێنەوە ئەیدا ئەڵێ وەڵی ئەو مناڵە ئەو کچە من ئەڵێ چۆن ئەڵێ وەڵای لوا جێمیاڵە ئەڵێ چۆن بە کوڕەکە بڵێنەوە مە خوشک برایەکەن کە دوایە بە کوڕەکە ئەڵێ دایکەکە پێڵێ ڕۆڵێکی قەدەری خوا شتێکی ئاوا بۆ ئەم کچە خوشکی خۆت چۆندایە وڵای ڕۆڵێکی ئەو کاتە من بۆ ئاوا جێمیاڵە و ئەمان گەورەیان کرد و ئەمانە وەجاحکردن مناڵیان هەر نەبووە ئەڵێ کوڕەکە دووجا سەریا بە دیوارەکە ئەو ڕۆژنە ڕۆی تا ئێستا کەس نەزانێت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکە بۆ مەدینە لە تاو زوڵم و زۆرداری کۆچی کرد کە لێشۆ کۆچی کرد بۆ مەدینە کافرەکان وازیان لێ نەهێنان بۆی نێڵن دابنیشن و لەبەس دەبەرەوەی کە موسڵمان و ئیسلامن بەڵێ ئایا خەڵکی مەدینە چۆن پێشوازیان کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئەو سەحابانەی کە کۆچیان کرد و کە هیچیان بەدەستەوە نەبوو بەبێ ماڵ و سامان خۆیان کرد بە شاری مەدینە بەڵێ خۆی کە کۆچیان کرد لە مەکە بۆ مەدینە کافرەکان وازیان لێ نەهێنان ئەیانویست کە دەریان بکەن و لێ نێیانێڵن ئیتر شەڕ و کوشتار ڕوویان لە بینی کافر و موسڵمانانە بەڵێ ئەم ساڵە گرنگە لای تۆ بەڵێ ساڵێکی زۆر زۆر گرنگ و پیرۆزە بەلای منەوە کافرەکانی مەکە هیچ ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیەک نەما نەیخەنە بەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵە خۆشەویستەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سزای زۆریان چەشت ناڕەحەتی زۆریان بینی ئەوانەی کە بەندە بوون و کەنیزەک بوون و موسڵمان بوون سزاکانیان چەندین قات لەوانەی کە ئازاد بوون زیاتر بوو ئەوانەی ئازاد بوون ژیانیان لێ تەنگەلان کرا حیساریان خرایە سەر لە شیوێکا بۆ ماوەی 3 ساڵ لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم سزا دران بەڵکو مقاتعە کران و ژن و ژنخوازیان لە نێوانان نەما ئاهلی قوڕەیش هەموو بوارێکی کۆمەڵایەتی و ئابووری و خزمەتگوزاریان لەم موسڵمانانە کردەوە و نەیان هێڵا پێیان بگات لەبەرەوە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاواتەوە بوون ڕۆژە لە ڕۆژان لەم سزا و مەینەتیان ڕزگاریان بێت لەناو دڵ و دەرونی هەمویانە هاواری مەتا نەسر الله کەی کۆچیت کەی ڕزگارمانە بێت کەی ئەم وەزعە تەواوە بێت لە دڵ و دەرونی هەمویانە هەبوو ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە بیریە کردەوە کە چی بکات تاوەکو ئەم موسڵمانانە لەم ناڕەحەتی ڕزگار بکات هەرچەندە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خودی خۆیشی چەندین سزای سەختی بینی لەلایەن قوڕیشیەکانەوە بەرامبەری ئەی ئەوە نەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو کەعبەیان نوێژیە کرد ڕیخۆڵە و شتی پیسی گیاندار و ئاژەڵەکانیانە کرد بەسەریا لە کاتی سوژدە بردنە حەزرەتی فاتیمە خۆی بەدەستی پیرۆزی خۆی چوو پاکی کردەوە حەزرەتی ئەوبەکر ڕۆشت و دیفاعی لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەوەنەیان لێە کە دەموچاوی نەئەناسرایەوە لە تاو خەڵتانی خوێن و ئازار و ئەشکەنجەیەکەوە قوڕیشیەکان بەرامبەر بە هاوڵە نزیکەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامیان دا
حەزرەتی ئەبوبەکر زۆر نزیکی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، زۆر لەگەڵیا بوو. تەنانەت کاتێک کەوا شەوڕەوی بە پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم لە شاری مەککەوە بۆ بەیت المەقدس و لەوێشەوە بۆ ئاسمانەکان و بۆ خزمەتی پەروەردگار و بۆ جیهانی غەیب، یەکێک لەوانەی کە هیچ دوودڵیەک و هیچ ڕاوەستانێکی نەبوو لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەجەستە و بەڕۆح ئەو گەشتەی کردو حەزرەتی ئەبوبەکر بوو. چکاوە بوو قوڕەیشیەکان هاتن پیانوت ئەبوبەکر هاوڵەکەت تا ئێستا هەواڵی ئەرز و سەرزەوی باسە کرد، ئێستا ئاڵێ چم بە ئاسمانەکان ئاگەڕێم و چوومەتە عالەمی غەیب. حەزرەتی ئەبوبەکر فەرمووی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی فەرموو بێت ڕاستە فەرمێت، هەتا گەیشتە خزمەتی و ئەو حەقیقەت و ڕاستی بۆ دەرکەوت و حەزرەتی ئەبوبەکریش بچووکترین دوودڵی لەو باسەیان نەبوو. حەزرەتی ئەبوبەکر هەمیشە ئەگەڕا بە دوای بیلالەکانە و بە دوای ئەوانەیە کە مستەزعەف و لاواز بوون تاوەکو بە پارە و سامانێک کە لە تیجارەت دەستی کەوتبوو ئەو بەندانە ڕزگار بکات و ئازادیان بکات و ئەشکەنجە و ئازارەکانیان کەم کاتەوە کە خەڵکی قوڕیش بەرامبەر موسڵمانەکانیاندا. حەزرەتی ئەبوبەکر هەمیشە ئەویش بە دوای دەرچەیەکە ئاگەڕا تاوەکو موسڵمانەکان ڕزگاریان ببێت. کاتێک خوای گەورە ئەمرەکە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە موسڵمانان و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچ بکەن، سەرەتا بێ موسڵمانان کۆچ بکەن، پێغەمبەر صلی الله عليه وسلم بێت دوا بکەوێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای هەمویانەوە لەگەڵ چەند هاوڵێکی کەم مابوونەوە لە مەککەیە، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارە کە ئەبوبەکر وەکو سێبەر وا بووە بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. بۆیە حەزرەتی ئەبوبەکر هەڵە بژێرێ بەوەی کە ڕەفیق و سوحبەتی پێغەمبەری خوا بکا صلی الله عليه وسلم. بە کۆچ ئەوە سەلما کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام موقعیان گۆڕی بۆ نەدۆڕاندنی مووقف. ئەو مووقعە کە مەککە بوو، ئەو شوێنە جوگرافیە کە مەککە بوو، گۆڕیان لە پێناوی ئەوەی کەوا مووقف نەدۆڕێنن کە مووقفەکە بریتی بوو لە ئیسلام. لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئێمە چۆن ئیسیفادە لەم بابەتە ئەکەین؟ ئەو ئیسیفادەی لێ یەکەین کە ئێمە لەبەر خاتری پاراستنی دینمان، لەبەر خاتری پاراستنی عەقیدەمان، لەبەر پاراستنی ئەوەی کە چەند ساڵە ئێمە خۆمان بە دیندار و بە خواپەرست و بە یەکتاپەرست ئەزانین، با هەندێ لە دنیامان لە کیسچێ بەڵام مووقفەکە نەدۆڕێنین. بەڵام بەداخەوە بەشێک لە خەڵکی ئەمڕۆ ئامادەیە مووقفەکە بدۆڕێنێ لە پێناوی پاراستنی مووقعەکەیە، لە پێناوی پاراستنی جێگە و پلەکەیە. زۆر کەسمان بینی بۆ مەعاشێک، بۆ مەعاشێکی بندیوار، بۆ پۆستێک، بۆ دەسەڵاتێک، بۆ کۆمەڵێک دۆلار و دیناری دنیا ئامادەیە دینی خۆی بدۆڕێنێ، ئامادەیە عەقیدەی خۆی بدۆڕێنێ، ئامادەیە ڕابردووی خۆی بدۆڕێنێ، ئامادەیە قیامەتی خۆی بدۆڕێنێ لە پێناوی ئەوەی کە دنیای لەدەست نەچێت. هاوڵان لە مەسەلەی کۆچە عەکسی ئەمەیان کرد، ئامادە بوون مووقفەکە نەدۆڕێنن، ئامادە بوون عەقیدەکە نەدۆڕێنن، بەڵام قەینا مووقعەکە بدۆڕێنن. بۆیە زۆرێک لە سەحابەکان هەژار کەوتن، ئەوانەی کە بازرگان بوون، ئەوانەی کە سەرمایەدار بوون، ئەوانەی کە خاوەنی کار بوون، ڕۆشتنە مەدینە فەقیر کەوتن. قورئان کە باسییانەکە فەرمێ للفقراء المهاجرین، حتا فەقیریەکەیان پێش هیجرەتەکەیان نەخا، چونکە ئەمانە لەبەر هیجرەت فەقیر کەوتن. بۆیە ئەمە دەرسێکی زۆر گرنگە ئێمە ئەمڕۆ لە مەسەلەی کۆچا فێر بین کە بزانین للفقراء المهاجرین بۆیە فەقیر کەوتن لەبەر ئەوەی مووقف نەدۆڕێنن، قەینا مووقع بدۆڕێنن. کۆچ هەر هەبووە لە کۆنەوە لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە، هەتا ئێستا ویستی خواوا بووە کە کۆچ بکە لەسەر ئەو بەیعەتی کە خەڵکی مەدینە هاتن پێیاندا، مەککەیەکان کە زۆر دژایەتی پێغەمبەری خوانەکە صلی الله علیه وسلم خەڵکی مەدینە هاتن دۆستایەتیان کرد و بەیعەتیان پێدا تۆرە بۆ لای ئێمە تۆ قوبوڵەکەین بە پێغەمبەری خۆمان. ئەوەی کە من بزانم ویستی خوا لەم کارەیە بەم شێوە بوو. دووەمیشت پێغەمبەری خوا کە سەرکردەیەکی ئیسلامی بووە و خوای گەورە کردووی بەسەرکردە، یەکێک لە هەرە سیفاتە جوانەکانی ئەوە بوو کە خەڵکەکەی پێش خۆی ڕەوانە کرد بۆ مەدینە، ئەخیر کەس بۆ خۆی تەشریفی برد بۆ مەدینە، نەک وەک پێشووتر و ئێستا و لەمە دواش کە ئەم سەرکردانەی ئەو کاتە و ئێستاش کە خۆیان لە پێش خەڵکەکەەوە ئیشی خۆیانەکەن و خەڵکەکە دوایانەکەوێت. ئەو نە
هەموو خەڵکەکەی ڕەوانەی مەدینە کرد بۆ خۆی لە دوای هەمیانەوە چوو بۆ مەدینە و هەموو ئەو ئامانەتەی کە لە لاشی بووی خەڵکی مەکە هەر هەمووی تەسلیمی ئیمامی عەلی کرد لە شووری خۆی دانا کە دوایی بیان ناتۆ دەستیان وەکو ئامانەت پارێزیەک کە خۆشی پێشتر کە ناسرا بوو محەممەد صادق ئەمین ئەمین واتە ئامانەت پارێز. جنابتان ئەو حکمت و دەرسانەی کە لە کۆچە هەیە سە بۆ نمونە سەحابەکان بەبێ ماڵ و سامان بەبێ هیچ شتێ چوونە مەدینە بەڵام ئایا هەڵوێستی خەڵکی مەدینە مسلمانەکانی مەدینە چەند جوان بوو دەربارەی ئەم هەموو سەحابانە لە گیان کردنەوە لەگەڵ خۆیانە ژیاندنیان بازاڕیان فێرکردن ئایا هەڵوێستەکە چەندێ جوانە لەو بێگومان ناتوانانی وەصفی ئەوە بکەی خەڵکی مەدینە کاتێک مهاجرەکانیان بینی خەڵک هەبوو ئەیگوت من دوو خانوم هەیە یەکیان بۆ من یەکیان بۆ تۆ دوو خێزانم هەیە ئامادەم یەکێ لە خێزانەکانم لێی جابمەوە بیدەم بە تۆ خەڵکیش هەبوو ئەیگوت وەرە بازارت پیشانە دەم وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە چوون بوو بە بازرگانێکی گەورەتی من هیچ شتێک لەمانم ناوێ من خۆم بازرگان و بازارم پیشامەچم کەسابە دەکەم ئەمە دڵسۆزی ئەمە ویستی خوا لەمە دەرئەکەوێ لە ڕاستیە دڵسۆزی نیەت پاکی ئەم مسلمانانە لەو شاری مەدینەیە بۆ یەکتری دڵسۆزیان بە ئەمەکیان بەم شێوەیە و دوایی بۆ هۆی سەرکەوتنی ئاینەکەش لە هەموو ناوچەکە و بۆ ئێستاش. لە سیریا ئەوە هەست پێکەین کە ئەم کۆچە فێرمانەکە کە بەڕاستی خۆمان تەحملمان زۆر بێت ئێمە میلەتی کوردیش کۆشمان زۆر بینیوە جەنابەت کۆچ و ڕەوی لە ژیانی خۆتا چیت بینیوە کە قورس بۆ لە ژیانتا هەیە کۆچی کردو بۆ هەندەران ڕۆشتووە هیجرەتی کردو چۆ بۆ خارج هەیە لە وڵاتەکەی خۆمانە بڵین ئەنفالمان بینیوە کیمابارانمان بینیوە کۆچ و ڕەوەکەمان بینیوە چ کۆچکردنێک لای تۆ زۆر قورس و زەحمەت بوو بەڵام تەحملی لە ڕاستە کۆڕەوەکی ساڵی 91 زۆر زەحمەت بوو من هەر ئەوم بینوێتی کۆچی هەندەرانم نەکردو بۆ خۆم کۆچی 91مان بینی هەمومان زۆر ناڕەحەت بوو زۆر شیشی لێ فێر بووین دڵسۆزی خەڵکیشمان بینی بە ئەمەکی خەڵکیشمان بینی ئی خەڵکی دەرەوەی وڵاتەکەی خۆمان خەڵکی کوردستانی ئێران کوردستانی ڕۆژهەڵات کە بە تەنگ خەڵکەوە هاتمە ڕاستی من ئەو دیمەنانم قەت بیر ناچێتەوە دڵسۆزی ئەو خەڵکەم بینی هەڵوێستێکی کوردستانی ئێرانە بیر بێت ڕۆژهەڵات کە قەت بیر نەچێت یعنی لە دڵسۆزیانە کە هەمومان بەڕاستی بینیمان ئایا چی بوو؟ لە ڕاستیا من ئەوەی کە بینیم لە یەکێک لە ڕێگاکانە لە شوێنێکا یەک لۆری گەورەی پەتاتەی یانێ نابوو چەندەها سیارەی بچووکیش بووکو پیکاپ وەستا بوون ئاگری گەوریان کردبەوە پەتاتەکەیان ئەکوڵان ستاردیانە کردو ئایان کردە عەلاگەوە چیلۆ دو چیلۆ بە گەرمی نابۆ خەڵکە نەک پەتاتەکە بە کاڵی بیان دەنێ نەبێ خۆشمان هەمان هەڵوێستمان هەبێ ئینشەڵا کە هیچ کەسێکیش پێویستی ئەو پێویستی بە ئێمە نەبێ. وانەکانی کۆچ وانەی زۆر گەورن سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە کۆچیان کرد بۆ شاری مەدینە مهاجرەکان هیچیان نەبوو ژمارەیەکی زۆر کەمیان ئەگەر شتێ پارەی کەمی لەگەڵ خۆیان بردبێ ئەزانن سوهەیبی ڕۆمی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت گەنجێکی خەڵکی وڵاتی ڕۆم بوو بە بەندەی هاتە مەککە ئەوەنە لێ هاتوو بە توانا و تیجارەت زان بوو تاوەکو ڕزگاری بوو لە دەستی بەندەی و خۆی ڕزگار کرد وە کاتێک کە ڕزگاری بوو ڕووی کردە تیجارەت و پارێکی باشی دەستکەوت بەڵام کاتێک کە مسلمانە بێت و کۆچەکا بۆ مەدینە قڕیشەکان ڕێی پێگرن ئەڵێن ئەی سوهەیب تۆ بە داماوی و بە دیلی و بە ئەسیری و بە بەندەی هاتیتە ناو ئێمە وردە ڕزگارە بوو لە بەندەی دواییش دەوڵەمەند بوویت و تیجارەتت کرد لە ناو ئێمە ئەو پارە و سامانت دەستکەوت ئێستا بە تەمای بەو پارە و سامانەوە بچیتە شاری مەدینە لەگەڵ پێغەمبەر ئابی صلی الله عليه وسلم و یارمەتی بیت ئێمە ڕێگەت نادەین یا ئەبێ سامانەکەدانی یا ئەبێ بگەڕیتەوە بۆ ناو مەککە. سوهەیبی ڕۆمی و هەموو سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا پەروەردە بوو سەحابەکان مەگەر دەگمنێک کە ئەویش لە سیرا باس کراوە مهاجری جەمیل بوو بێت و بۆ ئافرەتێک ڕووی کردبێتە مەدینە نەک لەبەر خاتری خوا بۆ پارە و سامان و دەستکەوتێکی دنیایی ڕووی لە دین کردبێت نەک لەبەر خوا لەناو سەحابا مەشتێکی زۆر شاز و دەگمەن بوو
بۆیە سوهەیب ئەفەرمێ ماڵ و سامانەکەم لە فڵان شوێنایە لە مەککە بڕۆن هەمووی لەوێایە بیبن بۆ خۆتان من هیچیم لەگەڵ خۆمان نەبردووە و هیچی نابم لەگەڵ خۆما بۆ شاری مەدینە. ئەزانن ئەم ڕازگۆییە چەند جوانە. کافرەکانی مەککە باوەڕ بە سوهەیب بکەن کە ماڵ و سامانەکەی لە فڵان شوێنایە. ئەزانن ڕازگۆیە چکە موسڵمانە. ئەزانن سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم درۆ ناکە چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بە سەحابەکانی مسلمان ڕەنگە تووشی هەندێک گوناه بێ بەڵام هەرگیز و هەرگیز درۆ ناکات. چەند وەسێتێکی قرس و گرانە لە ئەستۆی ئێمەی مسلمانە لەبەرەوە ئەزانن سوهەیب درۆ ناکە چکە ئاوایان بینیوە لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە ئەچنەوە مەککە و سەرۆت و سامانی سوهەیب ببەن و سوهەیب واز لێنن بە تەنیا خۆی و ئەو شتەی کە لە سەرێتی ڕوا بۆ مەدینە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ڕابیحەت تیجارەتەکەت دەسمایەکەت زۆر گەورەیە کاتێکاتە مەدینە. پێغەمبەری خوایە بە موعجیزە ئاگادارەکرێ کە سوهەیب وازی لە هەموو پارە و سامانەکەی هێنا لەبەر خاتری دینەکەی لەبەر خاتری خوا. بۆیە پێغەمبەر فەرمێت بەڕاستی قازانجێکی گەورەت کرد ئەی سوهەیب برتەوە تەواو تۆ برتەوە. لەبەرەوە خۆشەویستان هیجرات چیرۆکی زۆر زۆر گەورەی تایە. هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانە دەرسوانەی زۆر قوڵی تایە بۆ ئێمە کە لەم ساڵە و گەڕەی ساڵی کۆچیە سوودی گەورە لەم دەرسە گەورانەی سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەحابە ئازیزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەربگرین. ڕۆح یارمەتی و کۆمەکیکردنی خەڵک و بەدەمەوە بوونی خەڵک هەر زۆر باش بووە بەڕاستی حتا ئێوە لە ناوچەی قەراغ بوون یعنی ئەو خەڵکە لە گرمیان و لە کوێستان و لە عەرەب و لە کورد و لە ئەنواع خەڵک ڕووی کردە ئەولادیانیەوە پێش ئەنفال. ئەو گیان یارمەتیە چۆن بوو؟ والله مامۆستا ئەو کاتە خەڵق زۆر دڵپاک ینی بەڕاستی ئەو کاتە خەڵک ئەتوانم بڵێم لە چاو ئێستا الحەمدولیلا چینە مسڵمانێکی خۆمان لەخوا بەزای ماوە بەردەوام بین خوای گەورە بەردەواممان پێ بەخشێ بەڵام ئەو کاتە بڕوا هەوێ خەڵق لە دینی شتێ نەگەشت بوو زۆر لە ئێستا چاکتر بوو دیندارتر بوو. یعنی مامۆستا بۆ نمونە ئێمە کە ئەمانە ئەهاتن ڕێز و حورمەت مەسەن میوانێک بەهاتە بڵێن لە گەرمیانەوە بۆ ئیش و کاری بۆ مەسلحەتی خۆی ئاهاتە ماڵەکە مامۆستا بڕوا بکەن نەمانەزانی خۆمان لەکوێ دابنیشن ئەو لەکوێ دابنین کام ئاو سار بۆیە مەسەن کام پێخەف جوان بۆیە حتا بەم پێشمەرگانەی کرد لێو بوو. ئەو کاتە ئەو ڕۆحەتەمان وا وەرگرت بوو بەڵام سوبحان الله ئێستا ئێمە بەعەمەلی ئەمەنە ئێستا دەرگای بەڵێ دەرگای کوفر واڵایە بەڵام الحەمدولیلا دەرگای ئیسلامیش واڵایە کابرا پەنجەم لێ موبایلەکەیە هەموو سیری پێغەمبەر هەموو قورئانی موبارەک ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی لە بەدەستمانەیە بەڵام ئێستا ئێمە ئەو کاتە ئەومان نەبوو خوێنەوەرێکی وامان ئێستا هیچ لە بەدەستمانە نایکەین لەبەرەوە تەمومژی ئەلمانیەت و ڕۆژ ئاوا زەقە بەسەرمانە زۆر سەری کێشاوەتە ماڵەکانمانەوە خوای گەورە وامان لێ بکە جاری کتر بگەڕێنە سەر سیرەی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەحابەکان چیان بۆ کرد یعنی بەڕاستی ئەو طەلع البەدرویان بۆ چەند بە محەبەت و پێشوازیان کرد ڕۆحیان فیدا کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمە چی بکەین بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم سڵاواتی لێ بین ئیسا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێتەوە ژیان تۆ چی ئەفەرمی لە خزمەت؟ والله مامۆستا یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە سەڵاوات هەموومانزان خێر و بەرەکەتەکەی ئەزانین ئەگەر هیچیشمان پێ نەکرێ مامۆستا ئێستا من خۆمە جەنگ و جیهادمان نەماوە هیچمانە بەڵام بە تەسبیحەکەی دەستمان لە جاتی ئەوەی کە ئاوا ئەکەین و دەعانیشین و خۆمان گیفەکەین و خۆتۆی اللهم صل على محمد وعلى آل محمد ئەتوانین ئەگەر هیچ نەبێت لەگەڵ باوکو دایکمان چاک بین ئەمە ژیاننامەی پێغەمبەر سەڵ لەگەڵ دەرو دراوسەکانمانە چاک بین بۆ مناڵەکانی خۆمان چاک بین بۆ خزم و کەس حتا بێدینێکی دراوسێمان بێ ئەجر چکە ئێمە لەو خۆشەویستەوە وەرمان کردووە کە ئەفەرمێ ئەجی دراوسە ئیتر نەیوتۆ مسڵمان توێتی ئەجی دراوسێ گران بێ و ئەگەر مسڵمانیش بێت تەبعانەوە خزمی بێت سێ ئەجر نەبێ دوانە هەر نەبێ یەکێکە بەڵام خۆ کافرەکەش دراوسە بێت و بێ ئەجێ و بێت ئەبێ حەقی خۆی بێ بێ یعنی مامۆستا لە هەموو کون و خوشبینێکی ژیانمانەوە هەمووی سەرتابە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ڕوە حتا دوو لە ڕووی جەناب و دوو لە کەناڵەکەتان چونمان بۆ سەر ئاو هاتە دەرمان هەمووی فێر کردوین لەگەڵ ماڵ و مناڵمانە لەگەڵ خزم و کەس و کارمانە چاک بین هەمووی فێر کردوین یەک بیانومان نەماوە ئەمڕۆ من بڵێم پێغەمبەر صلی الله عليه وسلم وڵای شتێک هەیە ئەو نەیوتۆ بۆمان چۆنی بکەین هەموو شتێ یعنی ئەتوانی هەمووی دەرس و عیبرەتە هەمووی وانێ لەسەری بڕۆین
ئینشاء الله کاڵاو بەڵی ژانمان خۆش ئەبێ ئینشاء الله هەوڵ ئەدەین بە گوێری توانە ئەوەی پێمان گەڕێ سیرەی ئەو کەڵە پیاوە لە یاد نەکەین و هیچ نەبێ لای کەمێکەی درود و سڵاوەتەکان لە شەو ڕۆژی جمعەی مبارەکە ئەوە زیاتر تەمان خێی زیاترە وەکو ئەو کابرایە کە هاتە خزمەت پێغەمبەر فەرمووی سەڵاوەت فەرمووی چەند ئەتوانی فەرمووی اینجا ئەوەندە فەرمووی ئەگەر دەوتانی نیوەی تەمەنی وتی ئەوان نیوەی تەمەنی وتی ئەگەر تو هەموو تەمەنی سڵاوەت بە لە دیاری من هەموو شتەکە بۆ تۆ خوا ئەو پارێزی ڕزق زۆرەکە خێر و بەرەکەت ینی ئەمە ئەم پیاوە بەڕاستی ڕەحمەت بوو بۆ هەموو جیهان. کۆچ ئەوەی سەلمان ئەزیزەکان کە ئیسلام دینی دەوڵەتە، ئیسلام تەنها نوێشکردن نییە، ئیسلام تەنها لا ئیلاهە ئیلا الله نییە، ئیسلام تەنها ڕۆژوگرتن نییە، ئیسلام تەنها زیکرکردن نییە، ئیسلام تەنها کۆمەڵێ شعائیر و کۆمەڵێ طقوسی دینی نییە، بەڵکو ئیسلام دەوڵەتداریە. بۆیە لە دوای کۆچەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پایەکانی دەوڵەتدا ئەنێ ئەم دەوڵەتە 1291 ساڵ بەردەوام ئەبێ. 1291 ساڵ 13 قەرن لەسەر پێی خۆی ئەوەستێ. بۆیە قورئان فێرمانەکە کە ئیسلام حکمە، ئیسلام سیاسەتە، ئیسلام ئیدارەیە، ئیسلام بەرپاکردنی عەدالەتە، ئیسلام دەرهێنانی ئینسانەکانە لە جەور و ستەم. بۆیە لە کۆچە ئەمە سەلما ئیسلام تەنها نوێژ نییە بەڵکو ئیسلام ئیدارەیە، ئیسلام دەوڵەتداریە و ئەوەش نمونونەکەی بوو. خاڵێکی تر لە مەسەلەی کۆچا کە زۆر گرنگ بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شوێن کەشێکی ئازادە ئەگەڕا بۆ بڵاوکردنەوەی دین. ئەمەش ئەوەی پێوتین کە ئیسلام لە کەشی ئارامە لە کەشی ئازادا گەشەکە. لە ناو مەکەیە شتێک هەبوو کە پێی ئەوترا ئەڕەئەیتە الەذی یەنها عەبدەن ئیذا صەلا. عەبدێکمان هەیە سەلایە نوێژ ئەکا سوژدە بۆ خوا ئەبا، بەڵام بەندەیەکی خراپی خواشمان هەیە کە یعنی ناڵێ ئەمیشە بکرێت. ئەڕەئەیتە الەذی یەنهامان هەیە بەڵام ناڵێ عەبدەن ئیذا صەلا بێ. لە مەکەیە فەمەن شاء فەلیەکفور هەبوو بەڵام فەمەن شاء فەلیؤمن نەبوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەم کۆچە ئەم ئاەتەی زینوور ڕاگرت کە فەمەن شاء فەلیؤمن ومن شاء فەلیەکفور. ئەو هەناسەی ئازادیە نەبوو. بۆیە ئەگەر لە مەکە ئازادی هەبوایە نەکۆچ بۆ حەبەشە دروست ئەبوو، نەکۆچ بۆ مەدینە دروستە بوو. بەڵام نەبوونی ئازادی، نەبوونی ئەو ئازادی کە هەموو ئینسانێ ممارەسەی ئەوە بکە کە قەناعەتی پێێتی وای کردکەوا پێغەمبەر و هاوڵان ڕەحمەت و ڕەزای خۆیان لێبێ بەرەو مەدینە یان بەرەو حەبەشە کۆچکەن. خۆشەویستان، وەختێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکر کۆچەکات. طبعاً ڕووە و مەدینە ناڕوەن هەتا سەر لە کافرەکان بشێوێنن دوایان نەکەون، ینی پشتەکە نەمەدینە ڕۆویەمە نەڕۆن، مەسافەیە کە ڕۆن و ئەشنە ئەشکەوتێک لە ئەشکەوتی ثەورە ئەمێننەوە. لەو ئەشکەوتا بۆ ماوەی 3 ڕۆژ ئەمێننەوە، هەموو ڕۆژێک. ئەسمائی کچی حەزرەتی ئەبوبەکر بەیانیان و ئێواران ڕۆژی 2 جار لە مەکەوە ئەوەی چوو بێ بۆ سەفەری حەجی عەمرە ئەزانێت بەینی مەکە و ئەشکەوتەکە چنێ دوورە. لەو سەردەمەیشا خۆنە سەیارە هەبووە نە هیچ هەبووە گرمایشی تااقەت پڕۆکێن. ئەسما سکی 7 مانگ بووە بە عەبدوڵای کوڕیەوە، عەبدوڵای کوڕی زوبەیر کە دوایە بێ بە خەلیفەی موسڵمانان. طبعاً ئەمە عەبدوڵایە یەکەم مناڵی مهاجرەکانە لە مەدینە لەدایکە بێت. 2 مانگ دوای ئەوەی کە ئەسما ئەچێتە مەدینە کۆچەکات عەبدوڵا لەدایکە بێت. جا خۆشەویستان، ئەسما ڕۆژی 2 جار خواردنی بردو بۆ ئەشکەوتە بە دزیەوە تا کافرەکان دوای نەکەون. طبعاً بۆی پیاون تۆ ذاتە نێتاقەین کە پشتێنێکی بەستووە و خواردنی باشی تێ کردو و بردوێتی بۆ ئەو شاخە. چەند ژنێکی بە هیممەت بووە، چەند سەحابیەکی ئازیزە بەڕاستی، خوشکی حەزرەتی عایشەی ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووکیان کە خواردنەکەی بردووە دەبێت چەند قورس بوو بێ بەڕاستی. تۆ یعنی چەند سەعات بەڕێوە بۆ تا گەیشتە ئەشکەوتەکە بەبەر گەرما سکی 7 مانگ بووە، گەڕاوەتەوە و ئێوارە عینەشتیشی کردو چکە ئەم ئافرەتەوە زۆر شتیان تێ نەبردووە. ئەزان یەکێک لەوانەی کە دلیلی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دلیلی حەزرەتی ئەبوبەکر بۆ چکە ئەو ڕێگەیەک بۆ شارەزای نەبوون، زۆر شارەزان نەبوون لەو ڕێگەیە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم و حەزرەتی ئەبوبەکر یەکێک لە مشرکینی مەکە ئەکەن بە دلیلی خوان، بەڵام کەسێکی ئەمینە مشرک بووە
ینی بتپەرست بووە بەڵام چونکە ئەمینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیان ئەیکەن بە هاوڵی سەفەرەکەیان لەگەڵیان نابێ بۆ ئەوەی کە لە مەککە و لە خەتەریات دەریان بکات. وەختی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگاتە قوبا ئێستا تقریبا تێکەڵ بۆ لەگەڵ مەدینەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم 4 ڕۆژ لە قوبا ئەمێنێتەوە. بۆشی ئەمێنێتەوە؟ مزگەوت دروست دەکات. یعنی خەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروستکردنی مزگەوت و لە دوای جەنگی بەدر دوای 2 ساڵ دروستکردنی قوتابخانە چووکە هەر ئەو پیاوانەی مەککە کە ئەسیر بوون گیرابوون کردنی بە مامۆسا مناڵی مەدینەیەکانی فێری خوێنەواریە کرد. مناڵیان فێری خوێنەواریە کرد. لە خەمی دروستکردنی بازار ڕابوو. ئەزانن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە چووە مەدینە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە جوولەکە زۆر دژایەتی پێغەمبەریان کە صلی الله عليه وسلم اقتصاد بوو، ئابووری بوو. شکانزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوای و ڕاستەکە چەندین ساڵ و چەندین سەدە بوو ئەوان چاوەڕوانی هاتنی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم بەو مژدانەی کە لە ئینجیل و لە تەورات و لە زانایانی جوولەکە و گاورە هاتووە. بەڵام وەختەیەت دژایەتیەکەن بەهۆی کیبر و خۆ بەزلزانینی جوولەکە خۆیان و هەروەها بەهۆی ئەوەی کەوا ئەوان ئەترسان بازارەکەیان لەدەست دەربچێت. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەو سەحابانەی کە تازە هاتوونەتە مەدینە بۆ خەڵکی مەدینەش بازارێکی تازەی لە دەواازەی مەدینەیە دروست کرد کە خەڵک ئەهاتە ناو مەدینە یەکسەر داغڵ بۆ بازارڕا بوو اینجا هاتە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. مەساحەیەکی زۆر فراوانیشی لە بازارەکەیە جێهێڵا وەکو ئێستا چۆن دەڵێ بۆ سیارە بۆ شوێنی شاحینە تاوەکو بێتەوە ئەو کاتە بۆ وشترەکان تاوەکو بارەکانیان لێیا بخەن. ینی مەجارێکی بەرفراوان لە بازارەکەیە بۆ ئەوەی زووتر کاڵاکان بگاتە ناو دوکانەکان. بازارێک بوو بازارەکانی بەنی قوڕەیضە و بەنی قەینوقاع و بەنی نەظیر کە بازاری جوولەکەکان لەوێ بوو بازاری ئەوانی کەس کرد بوو. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی جوولەکە کەوتە دژایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروستکردنی و بازارە بوو. ئەوە یەکێکە لە هۆکارەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگاتە مەدینەش یەکسەر مزگەوت دروست دەکات. ئەگاتە قوبا 4 ڕۆژەمێنێتەوە لەوێ خەریکی دروستکردنی مزگەوتە. هەر بۆیە ئیمامی عەلی لەگەڵ 2 سەحابەی تری گەنجە کە ئیمامی عەلی لەو کاتەیە تەمەنی 23 ساڵ بووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شوێنەکەی خۆیان دایانێ لە مەککە ئەفەرمێ ئیمشەو لە شوێنەکەی منا بخەوە. ئەزانێ خەڵکی مەککە ئەوەنە شەلافەت و مەردایەتیان تایە کە یەکسەر ناچنە سەر جێگەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا بزان حەزرەتی عەلییان نا. ئەمێنەوە لە دەرەوە دەمە و بەیان هەڵیان کوتایە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەیریان کرد ئیمامی عەلی لە جێگەکەی خەوتووە. واتە بەشەوان نەڕۆشنە سەری. واتە هەر کەسێ جاهیل و نەزان بوو مەرج نییە مەردایەتی تیانە بێت. زۆرێ لە ئەخلاقی جوان لە هەموو کۆمەلگا مجتەمەع بەشەریەکانە شتی زۆر جوان هەیە کە ئێمە ئەتوانین چاوێن لێ بکەین، ئەتوانین سوودی لێ ببینین، ئەتوانین وەکو ئینسانی بەرسەیان بکەین. بۆیە ئیمامی عەلی کاتێک کە بەیانی طبعاً دەستیش بۆ ئیمامی عەلی نابنەوە ئەخلاقێکی زۆر گەورەیە بەڕاستی. نایکوژن بڵێ محەممەد فێڵی لە ئێمە کرد بە ئامۆزاکەی بکوژین. ئیمامی عەلی شەکەوێتە ڕێ بەرەو هیجرەت و لە قوبا لەو 4 ڕۆژەیە ئەگا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو 2 سەحابەیە لە مەدینە هاتن جلوبەرگی تازەیان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەستی ئەو بکراهێنا وتیان حەزەکەین بەجلێکی تەپوتۆزاویەوە نێنە ناو مەدینە، بەجلێکی تازەوە بێنە ناو مەدینە چونکە خەڵکی مەدینە هەمووی چاوەڕێ پێشوازی لە تۆ بکە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم. حاجی خەچیەکمان هەبووە لە بەلەکزار. بەڕاستی ئەم ئافرەتە نمونەی ئافرەتی مسلمان بۆ لەو دی ئێمە هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ ئەوە نمونەیەکی چاک بووە و ئافرەتێکی زۆر زۆر مسلمان و دایان پاک بوو. دوای ئەوشە حاجە ئیسمەتمان هەبووە دایکی مام سەعود نیزامی. بەڕاستی ئەو ئافرەتە من ئەو سەردەما ینی دایکم بەڕەحمەت دایکم ئافرەتێکی مسلمانوی کە دائەنیشین لا ئیسمەت خان ئەوی ڕجاتان لێکم باسی کەسمە ڕجاتان لێکم باسی کەسمە غەیبەت مەکەن ئەوی کە لەگەڵ چاوم بەرەکە بۆ باجە ئیسمەت بەڕاستی خۆمان چۆن ئەڵێ خۆمان گورجە کردەوە و نەمانێ لە ئەلفێک وەلو کان دایکم لە خۆ مسلمانیش بوو. ئەمە نمونەی لە پیاوان لە ئافرەتان مامۆستا وەڵی لە پیاوانی زۆرمان بووە بەڵام ئەوەی کە نمونەی زۆر بەردەستمانە بێ مامە حاجی شێخ محەممەد مامی خۆم بوو. ینی ئەمە نمونەی زۆر جوانیە. یەکی نمونونەکانی واسکەم لە قەزەی دینداری کاک محمی کوڕی وتی جارێکان چوین بۆ گەرمان کابرا یەک تاکێک فەرشی جوانیە بوو لە ژەوتی ئەم تاکە فەرشەم بەرێ بۆ مزگەوت وتی حاجی داوای چێکی بەس داوای مەکە
وتي بخوا أو زور جوانا بو دواي إمام زور جوان دايخين دواي إمام خلنوش لسرك والحاصل وتي والله ليسن وتي عيب نمت اشتكى المفروض قرينه كل سبش قالوا عيب هاتي نو بو مالوا وتي جماعتي مغرب كلابو بس منيوش معنا كدمو وتي هاتي دايك ما بدم السلام عليكم السلام بدم ما نوتي دبيني على دا وتي جاري من نايم وتي بو وتي أوا فرشي مسجود شوية تمالي من إيه وتي خون نالم لسري داني شو خون نالم بو خمانه ودي عتي مالي مسجود بكي أولي ودي سين بخوا داي بزيد كرك جوان تكاني شو لا نورك على الوجه كله مسجود كله دواء إمام داخل جهته أو فرشين ما وصل نموني كي زورا أمن من يشي ما زور دو بوازحي بس بداخل يسكع حمسعينا معك حمسعيدا جوال أما نموني كي زور دو واقعك حمسعي خوي جر حتى أبوك كاش مي جراوته دواني يزوا كاش جرابته كحمسعي جنجي كي جوان بو آخر كوري مغلق أبو سيبرا بو دواني يجني لا متعاطف يقشت ودي لبر مغلق ما رسول حيشافون بر مغلق ما نرويش ودي الساعة برون قلاي خودرك ونيوجا كان بكاني نيوجا نكرب ودي أو رشت ودي سؤال بخوا أو رشت دول كوتو دول الرجال كان على كتان ودي قصينا 20 بيوت وقلت جيني وش تاع نبيوت اللي أو رشت تمني يشتر ها بوشواب يعني من تيم حنيوجا ناك ودي قدري خوا بياني هاتو ديسان من البرقة بكاب عيبنا باري بينيش ببناوي لكرك ودي ساعة دوننا ما قولوش كرقر نعزابي بس بشو الرولا خوف شو نرجع كانك ودي يكتصاب الجن ودي سيان بخوا أو نعم قولي كمن كذا مدول الجناب سيان بخوا خواي پروردگار نبي عبدي خوا عقيد النب ودي كرامتي أو بياوا خواي قلنا بضلوا بياوتي والله هات مشهور هالهرزم لازم هذاك بدوچه حمس عيب ذاك او مقرم خمش مدي بخوم ما حجر خمش اي بخور وان خدي خير اي بقرم خمش سوري خدوا او نيوش منشو يعني اما نموني ام افر نموني بياي صلح والله امش باب الله يملا بالك زاري خمانا دو بياو بن خواي قرا عفيان كا من زورشتم لديون بالصلح كحمي كان نظامي كحمي دازبه ما ميو سمع من نظامي كاو خزويشكا من خوم زور جار اقام بلي بولو ديا بس مشد بوايا ام دو بياوا يكسر قول عليها الله مالي الصبح وخلق روجل الروجان أمدو بياوا من ديو بيكك بلندرت يعني نموني أمدو بياوا للصلحة زور باقمون من حتى أخوهم باوكم جارك عازيبو لقل بيا يوديا كحميد هذوك يوديان أو إتياني وبيع الصلح كدو توشون واكدو ملم دياجين صلحان يعني أودو بياوش براسين نموني صلح نموني تقوى هادو جا كارثاتي بيجيني ودعما يوزو بسرعات الحمد لله بشكراني خواصر عنا بەڵام کەشتێکیان بۆ باسەکەرە مامۆستا ڕنگدانەوەیان ئەبوو لە ژیانی ڕۆژانیانە ئەمڕۆ ئەیان و مەسەلەن ئەیان بیر لە مینبەرە موبارەکانەوە کە ئەیان بیان و ئەمڕۆ پێغەمبەری خوا سەڵام یارمەتی فڵان کەسی داوە ئەوان هەوڵانەدا بەینی بەگوێی حاڵی خوان ئەوە ون نەکەن لە یادیان نەچێ یارمەتی خەڵکانەدا لە بەخشینا پێیان بکرێ ئەیان بەخشی یعنی زۆر شتیان بە عەمەلی ئەکرد ئەوان بە نەزەری وەریانەکرد دوایە بە عەمەلی خوان تەطبیقیان نەکرد ئەم کۆچە لە ڕووی مەزنیەوە فێری ئەوەی کردین کە ئەگەر ئێمەش پێغەمبەری خوا سەر نەخەین و دینی خوا سەر نەخەین خوای گەورە خۆی سەریەخا بۆیە خوای گەورە فەرمووی إلا تنصروه فقد نصره الله ئەگەر ئێوەش سەری ناخەن خوای گەورە خۆی سەریەخا جا بۆ من سەری نەخەم بۆ من نەبمە هۆکاری سەرخستنی دین بۆ من نەبمە هۆکاری سەرخستنی ئیسلام سەحابەکان ڕێگەمەیان کرد خەڵکێک هەبوو لەو سەردەمەیە ئامادە بوو لە پێناوی ئەوەی کەوا پێغەمبەری خوا و دینی خوا سەرکەوێ ئامادە بوو هەموو شتێکی خۆی بە خەرج بە گەنجێتی خۆیان سەرف کرد پارەی خۆیان سەرف کرد ئازاتی خۆیان سەرف کرد ڕۆح و ماڵی خۆیان سەرف کرد لە پێناوی سەرخستنی دینە بەڵام خەڵکێکی شەبوو بە پێچەوانەوە ئامادە بوو هەموو ئەم شتانەی کە ئێمە باسیەکەین لە پێناوی کوژاندنەوەی ئەم بانگەوازیە سەرفیکەن هەتا ئەم دینە نەگاتە پایان هەتا ئەم دینە سەر نەکەوێ هەتا ئەم دینە کب بێتەوە هەتا ئەم پێغەمبەرە لە ناو بچێ بەڵام لە ئەنجامە إلا تنصروه فقد نصره الله ئێمەش بەڕاستی لەم سەردەمەی خۆمانە ئەگەر ئێمەش دینی خوا سەر نەخەین دڵنیابن خوای گەورە خۆی سەری ئەخا بە ئومێدەی ئینشاءالله توانی بێتم تیشکێکی کەم خەمە سەر مەسەلەی کۆچ داواکەم لە خوای گەورە کە ڕەحممان پێ بکا و هیدایەتمان باو بە تایبەتی مسلمانانی غەزە سەرخا بەسەر دوژمنەکانیانە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم دەرسوانەکانی کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیرەتی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم با لەوانە قوڵەکان تێبکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر لە 540 ڕۆژ جەنگی نەکردووە 540 ڕۆژ لە جەنگ و جیهادا بووە لە هەموو شەڕەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم
لە تەمەنی مبارەکی 10 ساڵی مەدینەیە کاکاتە لە 1993 ژیانی پێغەمبەر قسم ژیانێکی مەدەنیانە کۆمەڵایەتی و عیبادەت و چونە ناو مزگە و چونە ناو سەحابەکان هەڵس و کەوتی جوان مامەڵەی جوانە لە 1970 لە ناو جەنگ و جیهادایە ئازانم بۆیە بێ سیرە ئابە و جۆرە لێ تێبگەین و بگەڕین بۆ ئەو شوێنە پەنهانانەی لە 1993 ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە ئێستا لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئیجتیماعی ناو کۆمەلگا موسڵمانەکانی خۆمان زۆر پێویستمانە ئێمە زۆر جار بەس جەنگ و جیهادەکەیمان زەخ کردوتەوە کە ئەویش بەهۆی ئەوە بۆکەوە دژمنانی ئیسلام یاخود زلهێزەکان ئەوەندە شەڕیان بە موسڵمانان فرۆشتووە ئێمە سیرەمان هەمووی کردو بە سیرەیەکی جیهادی و حرەکی تند لەگەڵ کافرانە بیرمان چۆتەوە کە سیرەتی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جزئێکی زۆر بچووکی بریتی بۆ لەوە بە شەهرە گەورەکەی تعاملی ناو موسڵمانان خۆیان بووە هەڵسوکەوت و مامەڵی پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم لەگەڵ دینە جیاوازەکانە لەگەڵ خەڵکە جیاوازەکانە لەگەڵ شاری مەدینەیە لەگەڵ مەدەنیەتە لەگەڵ بازارە لەگەڵ هەڵسوکەوتی سەحابەکانە لەگەڵ ئەوەی چۆن تێکەڵ بە قەومەکانی تر ببێت لەبەرەوە زۆر زەرورە سیرەتی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاوێکی کراوە و بە تێبینی و وردبینیەکی واقعیانە بەڕاستی جارێکی تر بخوێنینەوە و چەندین جار بچینە خزمەتی ئەم سیرە مبارەکەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم